بەناوی خوای گەورە و مێرەبان سڵاوتان لێ بێت ئازیزان بەرنامەیەم جارەی دیداری شەقام تایبەت دەبێت لەسەر پرسی ناڕزایەتی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە پارێزگای سلێمانی. بۆچی ئەم نەڕزایەتیە زوو لە پارێزگای سلێمانی سەرهەڵداتەوە، داواکاریەکانیان چین و ئایا بۆچی بە یاسا مافی ئەم مامۆستایانە دەستەبەر ناکرێ، بۆچی هەتا ئێستا کە هەیەە چەندین ساڵە خزمەتی مامۆستایەتی هەیە هێشتا پێی دەوترێ مامۆستای وانەبێژ هێشتا بۆی نییە پێی بڵێن تۆ موچە وەردەگری دەبێ بڵێ شایستەی دارایی وەردەگری. لەم چەند ڕۆژەیە جارێکی دیکە ناڕزایەتیەکەیان دەست پێ کردوێتەوە. ئێستا کە لە کۆتایی مانگی حوتین ئەمڕۆ بەشێکی زۆریان موچەی مانگی 5یان وەرگرتووە بۆی بزانین گرفتەکانیان چین، پلانیان چییە، داواکاریەکانیان چین. لەم بەرنمەیەدا چاوتوێی دەکەین لەگەڵ چەند مامۆستایەکی وانەبێژ کە ناڕازین و هەم لە هەمان کاتا ئەندامێکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان بەڕێز مامۆستا مسلم لەگەڵمانایە شەنوکەوی ئەم بابەتە دەکەین. مامۆستایانی عزیز بەخێر بێن. سپاستان دەکەین مامۆستا محەممەد، مامۆستا ڕزگاریە خۆ بەخێر بێن. مامۆستا محەممەد لە جەناب تۆ دەست پێکەم وەکو نوێنەری مامۆستایانی وانەبێژ و لە هەمان کاتا دەبینرێ نوێنەرایەتیاوان دەکەیت لە ناڕزایەتیەکاندا. ئەم ناڕزەیە ئەم جارەتان تەنها لەسەر دواکەوتنی شایستە داراییەکانتانە یا خۆت داواکاری دیکەتانەیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی جەنابتان کاک جەلال. وەڵاهی ئێمە وەکوڵێ برینێکی کۆنمان هەیە، ئەویش دانەمەزراندنمانە لە ناو وەزارەتی پەروەردەیە، بەڵام هەر برینێکی تازە کاچێتە سەر ئەم برینە کۆنە کە شایستەکان دوعاکەوێ کە مانگ و دوو مانگ زیاتری پێچێ لە دوای مامۆسای دامەزراوە دیسان برینە کۆنەکەش ئەکولێتەوە کە ئەویش دامەزرانی مامۆسایانی وانەبێژە کە نزیکی لە ساڵی 2012ەوە مامۆسایانی وانەبێژ تیامانایە لە ساڵی 2000 نزیکی ڕێک 10 ساڵ 11 ساڵ مامۆسای وانەبێژ بۆ دانەمەزراوە، ئەو برینەش دەکولێتەوە. لەبەرەوە داواکاری سەرەکی ئێمە بەڵێ دامەزراندنە، نەک لەبەرەوەی کە خەڵاتێک بێ پێمان ببەخشن، لەبەرەوەی ئەرکێکمان بینیوە پاداشەکەی کە دەماندرێتێ بەقەت باڵای ئەو ئەرکەن یەک ئێمە کێشاومانە لە ناو وەزارەتی پەروەردەیە بە ڕێگای دوور بە هاتوچۆی گوندەکان بەو خانمەوانە بێژانەی کە تووشی دووجیانی دەبن بە هەموو ئەو گرفتانی کە هەر مامۆسایەک لە بۆ ژیانی خۆی هەیەی مامۆسای وانەبێژ کارەکانی خۆی جێبەجێەکە بەڵام مافەکانی خۆی پێناردرێت. نەخێر سەرباری دامەزراندن ئێمە داوای دواکەوتنی شایستە داراییەکانیشمانەکەین و حەقی خۆمانە، بەڵام گرفتەکەم جارە لە چیدا بوو؟ لەوەدا بوو کە حکومەت یاریمی کوردستان بە تایبەت لە پارێزگای سلێمانی کێشەی کەمبوونی نەقسی موچەی هەبووە، باشە و هاتووە بۆ پڕکردنەوەی نەقسی موچە لە پارەی خەرجیەکان لە داهاتی کۆکراوەی ناوخۆ هاتووە هەڵی گرتووە خسوێتە سەر نەقسی موچە بۆی کە نەقسی موچە لە پارێزگای سلێمانی پڕ بێتەوە، واتە بە کوردیەکەی و بە کورتیەکەی لە پارەی مامۆسایانی وانەبێژ و لە پارەی خوێنکارانی زانکۆ دەرماڵی خوێنکارانی زانکۆ و لە پارەی نەسری فەرمانگەکان هەڵگیراوە بۆی کە نەقسی موچەی پێپڕ بکرێتەوە و نەقسی موچەشی پێپڕ نەکراوەتەوە و تا ئێستا وەزارەتی خوێندنی باڵا موچەی مانگی 6 وەرنەگرتووە. ئەم گرفتە تەنها لە پارێزگای سلێمانیە یا لە پارێزگای دووهۆک و هەولێریش بوونی؟ بەداخەوە دەتوانم بڵێم کە ئەم گرفتە هەموو جارێک لە پارێزگای سلێمانی بەنسبە دوام مامۆسایانی وانەبێژەوە قساکەم دووبارە دەبێتەوە. باشە لەبەرەوەی کە وەکو عەرزم کردی پارەی ئێمە لە ناو ناوی خەرجی لێنراوە بەپێی ڕێنمایی ژمارە 14 وەزارەتی دارایی لەبەری لە ساڵی 2014 دامەزراندن وەستاوە. لە ساڵی 2014ەوە پرۆژە یاسای بودجە لە پەرلەمانی کوردستان وەستاوە و وەزارەتەکان بودجەی تایبەتی خۆیان بۆ نانێردرێ و مەسەن وەزارەتی پەروەردە بودجەیەکی بۆ بنێردرێ بڵێ لە زمنی ئەم بودجەیە فەرموو چەند مامۆسای وانەبێژت پێویستە دای بمەزرێنە. لە ناو خەرجیدا دەماندنێ هەمیشە دەبێ موچە تەواو ببێ وەزارەتەکان موچەی خۆیان وەربگرن پاشان مامۆسایانی وانەبێژ لە خەرجی و پارەی کۆکراوەی هاوڵاتیەک کە دەیدا بە پارەی کارەباکەی کە دەیدا بە پارەی ئاوەکەی بە حکومەت لەو پارە چرچ و دڕا و سوتاوانە لە ڕاستیدا هەر سێ جۆرەکەمان وەرگرتووە، هەم دڕاوی تایە، هەم پارەی سوتاوی تایە، پارەی تیپدار کە حتا پارەی دوو ڕەقەم کە لە ناو بازاری بانقیدا بە جۆرە لە پارەی تەزویر حسابی بۆ کرێ، ئەمە دراوە بە مامۆسای وانەبێژ. ئەوە یعنی کۆی مشکیلەکان لە دانەمەزراندنی مامۆسایانی وانەبێژە قەتیز بووە کە ئێمە بۆیە داوای ئەوواکەین وا هەسەکەین بەکردنەوەی ئەو گرەیە هەموو گرێ بچووکەکانی تریش بکرێنەوە. زۆر باشە، زۆر سپاس دەکەم مامۆستا ڕزگار بەخێر بێی. سپاس جەناب لەکوێ وانەبێژی؟
بەناوی خی گەورە و میرەبان سەرەتا سوپاسانەکەین بۆ ڕەخسانی ئەم دەرفەتە سپاس بۆتش. مامۆستا جەلال ئێمە لە ماڵمان بڵین لە سلێمانیە دانیشتوی شاری سلێمانی بەڵام لە پەروەردەی پێنجوێن دەوامەکەین لە پەروەردەی پێنجوێن لە ناو پێنجوێن یا دەرەوەی پێنجوێن؟ لە ناو پێنجوێن من خۆم لە ناو پێنجوێن دەوامەکەم بڵ باشە. گرفتی مامۆسایانی وانەبێژ وەکوی کە بەشێکی ئاماژەی پێکرد لەوەی کە دەچنە شوێنە دوورە دەستەکان فراغی نەبوونی مامۆستا لەو شوێنانە پڕەکەنەوە زۆربەش بۆ شوێنانە بەکاریان دێنن ئەمەوێ بزانم معناتەکانتان چین؟ بەڵێ ڕوونە لای جەنابتان لە 2014 بە شێوەیەکی ڕسمی لە وەزارەتی پەروەردە یعنی هیچ دامەزرانێکی ڕسمی بە شێوەیەکی ئاشکرابوونی نەبووە تا ئێستا ئەمە ژوای کردووە نەقسێکی میلاکاتی زۆر لە زۆربەی پەروەردەکان دروست بێ بە تایبەت لە دەروی سەندەری پارێزگاکان ئەم کێشە قوڵتر بووەتەوە یعنی لە زۆرینەی پەروەردەکان مامۆستای وانەبێژ ڕێژەی لە 150 تێپەڕاندووە ینی لە پەروەردەی پێنجوێن بۆ نمونەگەر باسیکەم لە 150 مامۆستای وانەبێژە و بە نزیکەی و لە 150 میلاکە ئەمە وای کردووە کە ئەرچێکی زۆر قرس لەسەر مامۆسایانی وانەبێژ بێ بۆ تێپەڕاندن و نەوەستاندنی کەرتی پەروەردە لە پەروەردەی قەزاکان بە تایبەتی بۆ پرسیارەکەی بەڕێز بە تاکید کۆمەڵێک مامۆسای زۆرمان هەیە لە دەرەوەی سنتەری پارێزگاکان دەوامەکەن کە بارگرانێکی زۆر لەسەر شانیان هەیە بە تایبەت لە گوندە دوورە دەستەکان ینی چەندین مامۆساهەیە هاتوچۆکە لە ناو پارێزگای سلێمانی و بۆ دەرەوە بۆ پێنجوێن بوون یا بۆ شارەکانی تر شارۆچەکانی تر بۆ گوندەکان کەمە بەڕاستی بارگرانێکی وای لەسەر دروست کردەوە کە ناتوانێت بەم شێوازە بەردەوام شایستە داراییەکەی مامۆستایە چۆنە کە لە سلێمانی وەچێتە پێنجوێن وانە دەڵێتەوە؟ واللهی جارە من پێم باش نییە ئەسڵان بڵێ شایستە چونکە بەڕاستی شایستە مانای خۆی مانای جوانی یعنی شایستە بۆ ئەرکەی لەسەر شانتە من پێم خۆش بڵێ موچە هیچ نەبێ بەڵام ماوەسەداوتی موچە نیە شایستە دارایی هەر نییە و گومانیت یانی ئەو شایستەش نییە بڕەپارەیەکە ئەدرێ بە مامۆسای وانەبێژ کە یعنی بەپێی شایستە نییە بەڕاستی ئەدرێ مامۆسای وانەبێژ مامۆسای وانەبێژ 200,000 300,000 400,000 بۆ شێوازە پارەی مانگانە وەرەگرن ئەمە هەڵیە سوڕێنێ بۆی لەوەی کە مامۆستایەک بە تاکید نەخێر بەڵام ئێمە پێمان وا بووە لە ساڵانی ڕابردووە یعنی ئەوەی کە وانەبێژی کرد بێ بە ئومێدی ئەو وانەبێژی کورەکە ڕۆژێک لە ڕۆژان بتوانێت بەری هەوڵ و مادووبوونی خۆی کە چەند ساڵ خوێندوێتیوە چەند ساڵ وانەبێژی کرۆ بگا بە قۆناغی دامەزراندن ئەجینا بێگومان ینی دڵنیا دەکەمەوە هەر کەسێک ینی بزانێت کە ئەمە چارە نووسە بێت تا کۆتایی بێگومان وازێنێ ئەم ئیشە ناکە زۆر باشە دەچما لێر لای میوانەکەم بەڕێز مامۆستا مسلم عەبدوڵڵا خەسترێ مامۆستا مسلم زۆر سپاس بۆ دەرفەتی لە هەولێرەوە لەگەڵمانەی و جەنابەت وەکو ئەندامی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان دەمەوێت بزانم چه هەوڵێکتان داوە بۆی کە یەکە من بە یاسا مافی مامۆستایانی وانەبێژ بچەسپێت و لە هەمان کاتا پێش ئەوەی کە ئێستا دەنگویەوە هەیە کە بەڵە پرۆژە یاسایەک لە پەرلەمانە هەیەوە خوێنەوە یەکەمی بۆ کراوە لە ئێستا ئەو یاسا بەرکارانەی کە هەن ئەو ڕێنماییانەی کە هەن چ مافێک دەستەبەر دەکەن بۆ مامۆستایانی وانەبێژ کە بەلای جەنابتەوە بەڕاستی شایستەی مامۆستایان بەناوی خی گەورە و میهرەبان سڵاو و ڕێز بۆ جەنابت و بۆ میوانە بەڕێزەکان مامۆستایانی عەزیزی وانەبێژ بەڵێ کاک جەلال وەک ئەو مامۆستا بەڕێزانە سەرەتای شاڕەتێکیان پێدا یەکێک لە ئاریشە و گرفتە هەمیشەیە گەورەکانی پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستانە کێشەی چارەسەر نەکراوی مامۆستایانی وانەبێژە کە وەک خۆیان باسییان کرد لە 2014ەوە توان بڵێم لە کۆتایی و ناوەڕاستی 2013ەوە دروست بوو بەهۆی قەیرانی داراییشەوە کێشەکە زیاتر گەورە بوو ئالۆستر بوو و وەزارەتی پەروەردە دووچاری گرفتێکی گەورەی دانەمەزراندن بوویەوە کە ساڵ بە ساڵ ڕێژەی مامۆستایانی وانەبێژ لە سەرجەم ناوەندەکانی خوێندن کە بەپێی پێویستی وەزارەت ساڵانە ئەم ڕێژەیە زیادی کردووە چونکە ساڵانە ئێمە قوتابیان بە ڕێژەیەک زیاکە لە ناوەندەکانی خوێندن کە تۆماتیکی پێویستی بەوەیە کە ژماری مامۆستای تر زیاد بکرێ لە شار و شارۆچکەکانە لە گوند و ناوچە سەر سنووریەکانە لە زمنی ئەوە مامۆستایانی وانەبێژ دانراون فۆرمیان پێشکەش کراوە و لە پەروەردەکانە مامۆستای وانەبێژ بە ڕێژەیەکی تۆماتێکی زیاد کراوە کە ئێستا ڕێژیان گەیشتووەتە نزیکەی 30,400 و شتێک. ئەم مامۆستا بەڕێزانە دیارە وەک خۆیان باسییان کرد زۆر معاناتیان هەیە و ئێمە لە ساڵانی ڕابردووە توان بڵێم لە 3 ساڵی ڕابردووە هیچ کۆبوونەوەیەک نەبووە لەگەڵ وەزارەت ئێمە باسی مامۆستایانی وانەبێژمان نەکرد بێ لە قەدەر زروفی
ئەو کاتێک کە ئێمە کۆبوونەوەکارمان کردو باسی داواکاری مامۆسایانی وانەبێژمان کردو لەگەڵ وەزارەت باسی چارەسەرکردنی گرفتەکانی مامۆسایانمان کردووە بەپێی ئەو قۆناغی کە مامۆسایان تێدا گوزەریان کردووە لە سەردەمەکانی ئەخیری کە ئێسامە لە پەرلەمان کارمان لەسەر پرۆژه یاسای پەروەردە و فێرکردن نەکرد کە لە کۆتایی مانجی 2020 کاتە پەرلەمان کە پرۆژه یاسایەکی حکوومەت خۆی و وەزارەت پەروەردەخۆیەتی دوای ئەوەی لە 2007ەوە بۆ چوارەم هەموار کراوەتەوە ئەمە پێویستیمان بە یاسایەکی نوێ هەبوو پرۆژه یاسایەکی گەورەکە لە قەدەر زروف و سەردەمی ئێستای بەرەو پێشوونی داخوازیەکانی پەروەردە و فێرکردن بە لە هەرێمی کوردستانە لە ناویانە لە مادەی 76 و 78 باز لە مافەکانی دانانی مامۆستای نوێیەکە و میلاکی نوێ بە گرێبەست بۆ وەزارەتی پەروەردە دیارە یەک لەو گرفتانە کە ئێمە زۆر تەرکیزمان لەسەری هەبووە بەجددی باسمان کرد ئەمیش چارەسەرکردنی گرفتەکانی مامۆستایانی وانەبێژ بوو و دەرفەتێکمان خوڵقاند بۆی کە مامۆستایانی وانەبێژ خۆشیان بێن لە نزیکەوە ئەو کاتی ئێمە لە کۆبوونەوەی بین لەگەڵ ستافی وەزارەت و وەکو ستافی لێژنەکەش هەردوو لا ببینن و خۆشیان بەرەوڕوو لەسەر پێداچوونەوەی ئەم مادەی کە ئێمە باسمان تیا کرد خۆیان لەگەڵ وەزیر قسە بکەن لەگەڵ ستافی وەزارەت و لێژنەکەمان قسە بکەن بەڵام ڕاستی وەکو نەتیجەیەک نەبوو کە لە ناو پرۆژه یاساکە ئەوەی کە مامۆستایانی وانەبێژ 100% ئەیانەوێ ئەوە بچەسپێ تەنیا ئەوەندە هەیە ئەولەویەت دراوە بە مامۆستایانی وانەبێژ کە لە ساڵانی داهاتوو وەزارەت بە پێی پێویستی ساڵانەی خۆی کە ئەتوانێت داوای دامەزرانی مامۆستایان بکات لە نەکخۆشی بەڵکو داوا لە ئەنجومەنی وەزیرانەکە لە ژێر سەرپەرشتیاری ئەنجومەنی وەزیران بە پێی پێویستی خۆی ساڵانە مامۆستایانی وانەبێژ ئەو کاتە ئەتوانێت بیانکە بە میلاک دوای ئەوەی کە مودەی گرێبەستیان تێپەڕێ دیارە ئێمە پێمان وا بوو کە مامۆستایانی وانەبێژ ئەبێ 3 ساڵی خۆیان بە گرێبەستێپەڕێنن و وەک لە یاساکە هاتووە ئەڵێ بۆ 5 ساڵ لە شوێنە دوورە دەستەکان ئەمێنەوە دوای ئەوە دێنەوە ناو شارەکان و ئەبن بە هەمیشەیی بەڵام دیارە لە ئێستایە وەک خۆیان باسی لێوەکەن ئەوان ناتوانن بستنە ژێرباری ئەوەی ئەم ڕێژە زۆرەی مامۆستایانی وانەبێژ بە یەک جار دامەزرێنن و بیانکەن بە هەمیشەیی هەرچەند ئێمە لە ڕاستیە ئەڵتەرناتیڤ و پێشنیاری تیریشماندا وتمان ئەکرێ خاڵبەندی دابنێن ساڵی ئەزمموی بکرێ بە پێوەەر بۆی کە مامۆستایانێک ئەوانەی کە هەیەە 10 ساڵ وانە بێژە 8 ساڵ 9 ساڵ وانە بێژە لە گوندەکانە خزمەتی کردووە بەڵێ جیاوازی با بکرێت لە نێوان مامۆستایەک بۆ مامۆستایەکی تر کە مانگێکە بۆ مامۆستای وانە بێژ کە لە ئێستاە حکوومەت ناتوانێت هەمووی دابمەزرێنێ باوەش ئەوەی تریش چاوەڕێ بکە کە 2 ساڵی تر 3 ساڵی تر بەڵام ڕێژەیەکی بۆ دابدرێ پێوەرێک هەبێ کە ئەمیش مافی نەفەوتێ و چاوەڕێ بکە کە دامەزرێ ئەوەی تریش کە شمولی ئەکا بەڕاستی لە ئێستا دابمەزرێ بەڵام ئەوەش نەکرا بەڕاستی چونکە وەزارەت وتیان کێشەی مامۆستایانی وانەبێژ ئێستا ئێمە لە قۆناغێکیان پێداچوونەوە بە سیستەمی مامۆستایانی وانەبێژەکەین و زۆرێک گۆڕانکاری لە ڕێژەی مامۆستایانی وانەبێژ ئەکرێ بەشێکی پسپۆڕیەکەیان جیاوازە لەگەڵ پسپۆڕی ئەم وانانە ناگونجێن کە ئێستا لە ناوەندەکانی خوێندندا دەرس ئەڵێنەوە بۆیە ئەمەش کێشەیەک هەبوو کە لە وەزارەت خۆیان باسییان کرد بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە بەڕاستی زۆر جدی بووین لەسەری وەک خۆی کە مامۆستایانی وانەبێژ ئێمە چەندین جار یاداشتەکانیانمان بەدەست گەیشتووە لەگەڵیان دانیشتوین و یەکترمان بینیوە لە کۆبوونەوەکان و لە شوێنی تریش و لە کاتی گربوونەوەکانیشا وەک خۆی بەڕاستی مافەکانیان لە پرۆژه یاساکە تا ئێستا کە ئێمە نەچوونێتە ناو کۆبوونەوەی دووەم و جلسەی دووەمی خوێنەوەی بڵێن لەسەر پرۆژه یاساکە وەک خۆی بەڕاستی داواکاریەکانە نەچەسپاوەکەم پێم وایە دەکرێت بەڕاستی داواکاری مامۆستایان بەشێکی ئیشی جدی لەسەر بکرێ و هەر نەبێت خاڵبەندی و ئەزمون و ساڵی خزمەت حساب بکرێت چونکە گەروانە بێ مامۆستایان بە مافی خۆیان ناگەن بەو شێوەیە زۆر باشە مامۆستا مسلیم واتە
لە ئێستا ئەوەی تا ئێستا کە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کراوە نەتوانراوە مافی یاسایی ئێستەی مامۆستایانی وانەبێژ هیچ دەستکاریەک بکرێت لەو بڕیاری کە پێشتر لە وەزارەتەکانی تایبەتمەندەوە دەرکرابوو لەوەی کە موچەکەیان بۆ کراوە بە شایستی دارایی لەوەی کە هەندێک داواکاریان نەبوو بۆیان جێبەجێ بکرێت هیچ نەبێ هەندێک مافەیە وەکو مامۆستایانی دیکە مامۆستا فەرمیەکان پێیان بدرێت. خۆی کاک جەلالیەکێک لە گرفتەکانی ئێمە حقیقەتەن مامۆستایانی وانەبێژ وەک باسم کرد لە کۆتاکۆبوونەوە خۆیان لەوێ بوون. یەکێک لە گرفتەکانی مامۆستایانی وانەبێژ کە ئێمەش تەرکیزمان لەسەری بوو دووبارەمان کردەوە لە بەرامبەر بەڕێز وەزیری پەروەردەیە تەخیربوونی شایستی داراییەکانی مامۆستایانی وانەبێژە. ینی ئەوەندەی مامۆستای وانەبێژ گرفتی هاوتەریب نەبوونی دابەشکردنی موچەیە لەگەڵ مامۆستایەکی میلاکی وەزارەتی پەروەردە ئەوەندەی گرفتی کەمی موچەکەی نییە چونکە سبەی نەبێ بە گرێبەستی شتێکی وا فەرق ناکە و 400 بێ بە 500. مەبەستم لەوەیە بەڕاستی موچەکان لە کاتی خۆیان پێ دابەش ناکرد. ینی مامۆستایەکی پەروەردەی دهۆک لەگەڵ پەروەردەی هەولێر لەگەڵ ئاکرێ مەسەلەن بۆ منە لەگەڵ هەڵەبجە لەگەڵ ڕانیە لەگەڵ کفری و کەلات بەیەکەوە دابەش ناکرێت 20 ڕۆژ 25 ڕۆژی جیاوازە. ینی مامۆستا سەری مانگ چاوەڕێ ئەکات چونکە مامۆستایەتی پیشەیەکی قورسە کاک جەلال پیشەیەکی ئاسان نییە. مامۆستا ماندووە بە مێشک ماندووە بە جەسەد ماندووە لە ماڵەوە ماندووە لەسەر ئیش ماندووە. مامۆستا ئەرکێکی پیرۆزی هەیە مامۆستا کە لە نێو شوعبەیەکە 40 قوتابی 50 قوتابی خزمەتەکە پەروەردەیەکە دەرسی پێڵێ وانەی پێڵێتەوە حسەی خۆی بەجێگەیەنێ بەڕاستی چاوەڕێ ئەکا سەری مانگ لە 28 مانگە لە 25 مانگە هاوشێوەی مامۆستایەکی میلاکە لە بەرچاوی ئەوە مامۆستا دەرس ئەڵێتەوە ئەمیش لە هیچی ئەوی کەم نییە ماندووبوونەکەی وەک مامۆستایەکی میلاکە دەرس شەڕحکردنەکەی وەکی مامۆستایەکی میلاکە چاوەڕێیەکە لەگەڵ مامۆستایەکی میلاکە ڕێزی لێ بگیرێ شایستەی داراییەکەی لە کاتێکی دیاریکراوە لەگەڵ مامۆستایەکی پەروەردە پێ ببەخشرێ. بۆیە یەکێک لە گرفتەکانە بەڕاستی ئەوەیە کە شایستەی داراییەکانیان بخرێتە سەر وەزارەتی پەروەردە بێکەوە لە یەک ڕۆژە لە یەک تایمە و بێکەوە لە یەک شوێنی تایبەت هاوەری بگرن. ئەوەی کە ئێستا خەرجیە بەڕاستی ئەوە گرفتی بۆ مامۆستایانی وانەبێژ دروست کردووە کە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تەجیاوازە و ئەبینین بەڕاستی کە بە تایبەتیش لە ناوچەی سلێمانی زۆرجا ئەم گرفتانە هەسە لەم شوێنی کەشەیە بەڕاستی لە دەهۆکی شا تاخیربوون هەبووە لە بەردە ڕەشی شا بووە بەڵام تۆختر بووی ینی تەرکیزی بکەینە سەر لە سلێمانیە کە دوێنێ و پێر بەرنمەیەکی ترمان بینی لەسەر ڕەوشی موچەی ئەم مانگە کە باز لەوە کرێ ئەم مانگەش کەمی هەیە لە تەشخیصکردنی داهات بۆ موچەی داهاتوو کە ئەبێ مامۆستایان چاوەڕێ ئەوەش بکەن دیسان موچەکەیان تاخیرە بێ. بۆیە بەڕاستی ئەمە گرفتەیە کە مامۆستایانی وانەبێژیانە ئەوەنەی گەگرفتیانە موچە لە کاتی خۆی دابەش ناکرێت ئەوەنە گرفتیان نیە بەڕاستی موچەکەیان بە جۆرێکی تر دەستکاری بکرێت چونکە جارێ لە پێشینەترین چارەسەر ئەوەیە کە ئەم داواکاری مامۆستایان بگاتە شوێنی خۆی وە لەم کۆبوونەوەشە مامۆستایانی وانەبێژ و ئێمەش بە پاڵپشتی مامۆستایانی وانەبێژ بە وەزیر ماوت کە بەڕاستی پێویستە شایستی دارایی مامۆستایان لەگەڵ مامۆستایانی میلاک بێ وتی ئێمە پرۆژەیەکمان هەیە لەگەڵ وەزارەتی دارایی لە ئەنجومەنی وەزیرانە تەرحیەکەین و قسە لەسەر چارەسەرکردنی بابەتە ئەەکەین بەڵام بەڕاستی ئەمە نابێت تاخیر بکرێ نابێ ئەم قسەیە تەنها بە قسە بێ هەڵدرێتەوە ئەبێ ئیشی جدی بۆ بکرێ چونکە بەڕاستی ئەمە کاریگەری لەسەر پرۆسێک خوێندن دروستەکە ئێمە بەرەو ساڵێکی تازای خوێندن ئەچین مامۆستایانی وانەبێژ کاریگەرن لەسەر پرۆسێک خوێندن 30,000 مامۆستای وانەبێژ ڕقەمە و کاریگەری زۆر گرنگ لەسەر وەزارەتی پەروەردە دروستەکە بە تایبەت لەو ناوچانەی کە ئێستا مامۆستایان ڕخنیان هەیە لە ناوچەکانی پێنجوێن ناوچە سنووریەکان کە قوتابخانە هەیە نۆ مامۆستای وانەبێژی تایە قوتابخانە هەیە مامۆستای وانەبێژ تایدا بەڕێوەبەرە ینی ئەمە یەکەم کاریگەری سلبی کە دروستی بکە لەسەر خودی قوتابی دروستێکە کە ئێمە پێمان وایە یاسای پەروەردەکە ئێمە ئەو نەماندووبوون و هەوڵ و ڕەنجی بۆ دەین تایدا سنتەر قوتابیەکە خزمەت بکرێ پرۆسەی پەروەردەی بەرەو پێشەوە ببرێ. بۆیە ئەم گرفتە بەڕای من ئەگەر چارەسەر نەکرێ وەک لە دەیان کۆبوونەوەی ترشا باسمان کردووە پێشنیاری جوانمان تەرح کردووە ئیستفادە و سوودبان لە پێشنیاری مامۆستایانی وانەبێژ وەرگرتووە بە ئەمانەتەوە لە کۆبوونەوەکانمان گەیاندومانە بە شوێنی بەبەست بۆ لایانی دەسەڵات ئەگەر ئەمە کاری لەسەر نەکرێ پێمان وایە بەڕاستی ڕەوشی پەروەردە لە ساڵانی ڕابردووە وەک چۆن دووچاری کۆمەڵێک کێشە و قەیران بۆتەوە هەر لە کۆرۆناوە لە بۆزعی داراییەوە لە کەمی مامۆستای میلاکە و لە خراپی قوتابخانەکان نۆژەر نەکردنەوەیان کەمی قوتابخانەکان ڕێژی قوتابی زۆر لە ناو پۆلەکان سێدەوامی و دوودەوامی
ئەمە گرفتێکە بەڕاستی پرۆسەی پەروەردە بە قازانجی نییەوە پێمان وایە ئەوەندەی تر تووشی گرفت و شەلەلی ئەکا و ئێمە بمانەوێت بەڕاستی وڵاتەکەمان بەرەو پێشەوە بێ گرفت نێڵین ئەبێ یەکەم شت پرۆسی پەروەردە نەجات باشیاندا ئایا هەر بەڕاست حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی دارایی و بوجە و ئەمانەوە ناتوانێت ئەم مامۆستایانی وانە بێژە 30,000 مامۆستان بیان کا بە فەرمی؟ ئەمە پێمان وایە بەم داهاتی کە ئێستا هەیە و باس ئەکرێت لەلایەن ئەو بەڕێزانەی کە لە دارایی یازیرەکن و پەرلەمانتارانێک کە لە لێژنەکانی مختصن بە بابەتە بەڵێ لە ئێستا حکوومەت ئەتوانێت و پێمان وایە داهاتی ئێستا حکوومەت زۆر باشترە بە بەڵگەی ئەوەی کە لە 2014 کەم گرفتانە دەستی پێ کرد کێشەی نەهاتنی بەشە بودجەی هەرێم هەبوو لە بەغدا کە ئێستا سپاس بەخوا دێت ئەم کێشەیە نیە ئەو کاتە کێشەی دابەزینی نرخی نەوت هەبوو ئێستا سپاس بەخواوە نییە ینی 3 بەرابەر بەرز بۆتەوە لە $170 و 120 بوو ئێستا ئەگەر دابەزی بێ بۆتە 100 یان 90 و شتێک ئەمەم کێشەش نییە کێشەی داهاتی ناوەخۆ کە کێشەکە بەڕاستی ئەمە ئێستاش مانگانە زۆر زۆرە لە سنوورەکان ئێمە هەموو سنوورە خاڵی سنووریەمان هەن گومرگێکی زۆر لەم سنوورانەوە دێتە ناو خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ بڵێن خراپی لە ئیدارەدانی بەڕێوەبردن هەیە لە وەزارەتەکان لە گەڕانەوەی داهاتەکان بۆ خەزێنەی گشتی لە وەزارەتی دارایی ئەگەر نابڵێن ئێمە کەمی کێشەی داراییمان هێنە خێر و دوایەوەش بەڕاستی کاک جەلال کێشەی مامۆستایانی وانە بێژ پێویستی بە بودجەیەکی زۆر زەبەلاح و داهاتێکی زۆر نییە یعنی کێشەکە بە دیاریکردنی بەشێکی داهاتی بەخوا سنوورێک یا خاڵەیەکی سنووری چارەسەر ئەکرێ چونکە ئێستا مامۆستایانی وانە بێژ بەشێکی باش وەرەگرن لە خەرجی ئەم خەرجیە بڕێکی کەمی تری بخرێتە سەر کێشەی مامۆستایانی وانە بێژ بە 6 ملیارێک بە 4 ملیارێک چارەسەر ئەکرێ و لەگەڵەوەشا زەمانەت بدرێکە سەری مانگ لەگەڵ مامۆستایەکی میلاک لە وەزارەتی پەروەردە وەری ئەگرێت چونکە گفتێکی گەورەیەکە مامۆستایان زۆر باشە مامۆستا مسلیم دەگەڕێمەوە وڵات مامۆستا محەممەد ئەوەی کە گوێبیست بوون ئەوە قسەی پەرلەمانتاری لیژنەی پەروەردە بوو ئەو مافانەی کێوە دەسانەوێت تەنانە نەیانتوانیوە خاڵبەندیەکیش بۆ ئەولەویەتدانێکیش بدەن بە هەندێک لە مامۆستایانی وانە بێژ کە خزمەتیان زۆرترە بۆی کە زووتر ببن بە فەرمی فشارەکانتان وەک چۆن بۆ وەرگرتنی شایستە داراییەکان با ئێمە ڕڵێن شایستە دارایی هەبوو فشارتان چی کردووە بۆی کە ئێوە بتوان لەم پرۆژە یاسایە کاریگەریتانە بە لەسەر فراکسیۆنە جیاوازەکان لەوەی کە مافی یاسایی خۆتان لەم پرۆژە یاسایی کێسە لە پەرلەمانی کوردستانە دەستەبەر بکەن بەڵێ وڵاهی پێم خۆشە کاتەکە بە یەکسانی بۆ هەمومان ببێت بەڕاستی بەڵام من سوپاسی ئەندامانی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستانەکەم بەڕێز جەنابی مامۆستا مسلیم و هەموو ئەو ئەندامانەی کە لە ناو لیژنەی پەروەردەیان پشتیوانی کێشەی مامۆستایانی وانە بێژیان کردووە و ئێمە لەم مانگی ڕابردووە لە خزمەتیان نبووین دیدارێکمان هەبوو لەگەڵ سەرۆکی پەرلەمان هەروەها لەگەڵ لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان هەروەها بە تەسادوف وەزیری پەروەردەش بۆ باسکردنی ئەم پرۆژەی کە مامۆستا مسلیم باسیەکە لەوێ بوو لەگەڵ هەرسێ جیهەتەکە دانیشتین بەڵام سەرڕای ئەو سوپاس و پێزانی نەمان کە بە شەفەوی و بە عەمەلیش ئەوان لەگەڵ چارەسەرکردنی کێشەی مامۆستایانی وانە بێژان بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین و بە چاوی بینای خۆمان وەکو مامۆستایانی وانە بێژە دوورەوە هەسی پێکەین پەرلەمانی کوردستان موەسسەسەیەکی زەعیفترە لەوەی کە قەرارات و پرۆژە یاسای وەزارەتی پەروەردە وەزارەتەکانی تری ناو حکومەت دەستکاری بکە یا بەپێی بەرژەوەندی گشتی کە پەرلەمان مڵکێکی گشتیە و مڵکی هیچ حیزبێک نییە ئاڕاستی بکە وەلاواسرە لەوەی کام ئیشە بکە یعنی ئێستا لەناو ئەو پرۆژە یاسایی کە مامۆستا مسلیم باسی کرد ئێمە بە پێش ئەوەی کە خوێندنەوەی ئەمان بگاتە سەر ئەو پرۆژە یاسایە کە مادەی 77 و 78 دیراسەیەکی زۆرمان کرد بۆ ئەوەی کە ئەم پرۆژە یاسایە چۆن وا لێ بکەین لە بەرژەوەندی مامۆستایانی وانە بێژ کۆتایی بێ باشە بەداخەوە لە چەندین پسپۆڕی یاساییمان پرسیوە چۆن ئەم فەقەرە قانونیە کە دەقی یاساکە بەم شێوەیە وەزارەت مافی هەبێ کە مامۆستای کە دەرچووی دامەزراو بکات بە مامۆستای وانە بێژ لە گوندە دوورە دەستەکان باشە وەزارەت ئەم مافەی هەبێ
یعنی لە هیچ شوێنێکیدا ئاماژە بە یەک دێر نەکراوە کە 3465 مامۆسای وانەبێژ هەن پاش بنمونە وەکو مامۆستا موسلیم فەرمووی پاش 5 ساڵ لە خزمەتکردنیان کە وانەبێژن بکرێن بە مامۆستای دامەزراوی هەمیشەیی. یعنی ڕستەیەک نییە لە ناو ئەم پرۆژە و پەرلەمانی کوردستان و ئەندامانی بەڕێزی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان نەیانتوانی کە ئێمە زۆر داوامان کرد ئەم داواکاری مامۆستایانی وانەبێژنەوە ئەم فەقەرە قانونیا جێگا بکەنەوە. ئیتر بۆچی ناکرێت ئەوە زیاتر لای مامۆستا موسلیمە کە دەبێ وەڵام باتەوە تەوان لە کەوانەیەکا بە حورمەت بۆ ئەو هەموو پشتگیری و پشتیوانی کە لە مامۆستایانی وان ئێمە بەردەوام پەیوەندیمان لەگەڵ بەڕێزیان و ئەندامەکانی تریش هەیە. ئەمە بابەتی ئەوە. خاڵێکی تر ئەوەیە کە ئەم پرۆژە یاسایی کە وەزارەتی پەروەردە ڕەوانەی پەرلەمانی کوردستانی کردووە بە یەک خاڵ بە یەک دێر باسی ئەوەی نەکردووە مامۆستایانی وانەبێژ چەند ساڵ کە وانەبێژن بۆیان بە خزمەت حساب بێ. ئەوشیان باس نەکرد. ئەمەشان نەباس کردووە نەنووسراوە نەبیندراوە نەنووسراوە. باشە مامۆستا موسلیم هەموو بڕێکەکانی باشە هەوڵەکانی لیژنەی پەروەردە ئیدی لە چیایە بۆەوەی کە لە خزمەتی ئەمە ڕخنەی من و ئەمە پرسیاری منە هەم لە مامۆستا موسلیم و هەند لە هاوڕێ ئەندامەکانی خۆشی لە ناو لیژنەی پەروەردەیە. ساڵانی وانەبێژی یعنی ئەوەی کە لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان دوای ئەو دیدارەی ئێمە بۆ مامۆستایانی وانەبێژیان کرد و بڕیاریان داوا بیکەن لە کورتترین ڕسەدا ئەمێ. هەر کاتێک پرۆسەی دامەزراندن لە ناو وەزارەتی پەروەردەیە کرایەوە ئەولەویەت بۆ مامۆستایانی وانەبێژ بێ. یعنی ئەم جوملەیە هیچ هونەرێکی تێدانە لەبەرەوەی کە تۆ 11 ساڵ لە مامۆستای وانەبێژ خزمەتی تۆکە. یعنی عادەتەن ئەبێ ئیشەکە بەم جۆرە بێ. یعنی بەتەمای چی بکە؟ یعنی هەوڵ تەقەلای پەرلەمان و پرۆژە یاساوەمانەشی ناوێ. لە زمانی سەرۆکی لیژنەی پەروەردەوە لە پەرلەمانی کوردستان کە بەڕێز عەبدولساتار دۆڵەمەڕیە وتی ئێمە لەو پرۆژە یاسایە تەمان ئەمەش بە شەفەوی بە بینین نەماندیوە مامۆستایانی وانەبێژ ئەولەویەتی دامەزراندنیان بەر بکەوێت لە کاتی کردنەوەی دەرگای دامەزران لە ناو وەزارەتی پەروەردە. ئەوکو وایە کە بە کابرایشیان وت کەی ڕۆژوو دەشکێنی وتی کە خۆراوە بوو وتی ئێگە خۆر ئاوا نەبوو خۆر ئاوا بێ. ینی خۆ بەتەمای تۆ پێش ئەم مامۆستای وانەبێژانە خەڵکێکی تر بێنی بیخەیتە پێشیانەوە بۆی کە لە وەزارەتی پەروەردە بن بە مامۆستای دامەزراوە. نا ئەمە هونەر نییە. یعنی گرفتەکە ئەوەیە پەرلەمانی کوردستان مؤسسەیەک نییە ڕەقیب بێ باشە بەسەر حکوومەت یاریمی کوردستانەوە و کاک جەلال یعنی جگەل لە ئێمە وەکو مامۆستایانی وانەبێژ ئەم پرۆژە یاسایی لە پەروەردەیە کە 111 بەندەیان 111 لاپەڕەیە. من بڕوا ناکەم توانای گۆڕانکاری زۆر هەبێ لە ناو لیژنەی پەروەردەیە کە بەدڵی لیژنەی پەروەردە بێت کە لیژنەیەکی مختصی ئەم بابەتەن و حتا من ئاگاداری ئەوەم کۆمەڵێک لە کۆمەڵناس و دەرووناس و کۆمەڵێک لیژنەی زمانەوانی کە خەمخۆرانی پەروەردەن و ڕێنماییکاری پەروەردەیی و ڕاهێنەری پەروەردەییان تایە لەسەر داهاتووی پەروەردە لە کوردستان پرۆژیان پێشکەشی پەرلەمانی کوردستان و لیژنەی پەروەردە کردو بۆ ئەم بابەتە و لە نزیک و ئاگام لێیە کە هەوڵەکانی ئەوانیش خەریکە لە ناکامیەوە سەردەهێنێ. باشە ئەنی بێتاقەتی ئێمە لەوێدایە ئیشی ئێمە ئێستا کاک محەممەد باوستا محەممەد ببوورە ئێوە یەک لە پرۆژە یاساکە دەتانەوێ ئەمەی کە ئێستا مامۆستای وانەبێژن سبەی نیە گە دامەزران بوون بە فەرمی بە خزمەت بۆتان حساب بکرێت. دوو ئەولەویەتی دامەزراندن وەکوی خۆراواکەیە پێویست ناکە لە یاساکە جێبەجێ بکرێت بەڵام بێت ئەولەویەتی خاڵبەندی بدرێ بە جێبەجێکرد بە دامەزراندن. بۆ نمونە وترا 5 ساڵ دوای ئەوەی کە بوو بە وانەبێژ بە ئۆتۆماتیکی دابمەزرێ وانە ئەو داواکارێنی کە لە پرۆژە یاساکەی هاتانە ئەگەر خەڵ ئاوا پێ لە ڕاستی ئەمە زۆر بەوردی لەسەر و مەسەلە ئیشمان کرد وەکە چوینە پەرلەمان جۆرێک تووشی سەرسامیش بووین. یعنی تەنانەت نەمان ئەتوانی پێشنیاری ئەوە بکەین بڵین ئێستا دێمە سەر خاڵەکان نەمانتوانین پێشنیاری ئەوە بکەین بڵین با مامۆسای وانەبێژ دوای 5 ساڵ لە وانەبێژی کردنەکەی دابمەزرێ بۆ لەبەرەوەی کە تۆ ئەڵی دوای 5 ساڵ ئەم 5 ساڵە دەکەی بە ئەمرێکی واقع بەسەر مامۆسایانی وانەبێژی دوای خۆتەوە و ئەمە پرۆژە یاسایە بۆ 70 بۆ 80 بۆ 100 ساڵ ڕەنگە بخوا وانە ینی شتێکە هەڵناگیرێتەوە وانە کاک جەلال نەمان ئەتوانی ئەمە بکەین بۆ ئەوەی کە بۆچی ئەو ئازاری مامۆسایەکی وانەبێژ 5 ساڵ 10 ساڵ بینیوێتی فەرزە لە دوای منیشەوە هەموو دەرچوێکی زانکۆ ئەم ئازارە بچێژێتەوە ئەمە نەمانتوانی ئەمە بکەین وا ڕۆیشتین کە لەگەڵیانە ئەوان مادەم شارەزای داڕشتنەوەی فەقەڕەی قانونین ڕێنیشاندەرێکی باش بن بۆمان بەڵام بەداخەوە لەگەڵ جەنابی وەزیریشە لەوێ کۆبوونەوەمان و شتەکان جۆرێک شێوان بۆ مانایی کە نەگەیشتین بۆی کە دەمانەوێت. خاڵی یەکەم دەمانویست چونکە پرۆژە یاساکە تێپەڕیوە
و ئەو بابەتە گوزەرشت ینی و مامۆسانی وانەبێژ ئەو دەرفەتەشیان لە کیس چووە باشە ئیتر چێ زەمبی هەیە چێ تاوانبارە وەزارەتە یان لیژنەی پەروەردەیە یان پەرلەمانتارانی کوردستانە تێپەڕیەوە دەمانویست یەک دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ بە پرۆژه یاساک ببێتە ئەمرێکی واقع کە حکوومەتی هەرێمی کوردستان پابند بکات بە جێبەجێکردنیەوە باشە وە لە خاڵێکدا حکوومەت ئیلزام کا بۆی کە دەبێت تۆ جێبەجێ بکەیت دوو دەمانویست هەموو ساڵەکانی خزمەتی مامۆسایانی وانەبێژ کە دامەزران ئەم ساڵانە بچێتە سەر ساڵی خزمەتەکەیان لە موچەکانیان کە ساڵانە بەرزە بێتەوە هەردوای 3 ساڵ جارێک بڕی 7,000 بۆ هەر مامۆسایەک زیاد ئەکا ئەمانە بە خزمەت حسابێ بۆ ئەو مامۆساوانە بێژ سێ لە پرۆسی خانەنشینبوونی ئەم مامۆساوانە بێژەدا لە داهاتوو لە تەمەنی پیریدا هەموو ئەو ساڵانە حساب بێ چوار هەمان ئەو ئیمتیازاتانی کە مامۆسا میلاکەکان هەیەە مامۆسا میلاکان هەیەە لە ئیجازەی بە موچە و بێموچە لە مۆڵەتی دایکایەتی لە ڕۆژانی مۆڵەتی دایکایەتی بۆ مامۆساوانە بێژەکەش هاوشێوە بکرێتەوە ئەمە بە هیچ کام لەمانە نەگەشتین ئەوەی کە پێی گەشتون و شەفەوی ئەنجۆمان لێ بووە لە سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستانەوە ئەوەیە کە ئەگەر دەرگای دامەزراندن کرایەوە ئەو لەوێت بە مامۆسایانی وانەبێت زۆر باش مامۆسا ڕزگار بە وەرە درەنگ هاتمەوە لای جەناب دەمەوێت بزانم فشارەکانی ئێوە چین ئایا ئەتوانن بەم شێوازە کە کەی خوازانێ کەی ئەم دەرگای دامەزران ناکرێتەوە ئەتوانن بەردەوامی بدەن بە درێژەدان بەم شێوازە پرۆسەی خوێندنەی کە ئێستا ئێوە بوونەتە کۆڵەکەیەکی ئەساسی لا دوورە دەستەکاندا بەم شێوازە توان درێژەی پێبن؟ بەڵێ وەڵام مامۆستا محەممەد دەستی خۆش بێ لەسەر ئاستێکی گشتی و ئام زۆر بەباشی باسی کێشەکانی مامۆسانی وانەبێژی کرد پرسیارەکەی بەڕێستم لەبیرە بێت تایبەت تۆزە قسە بکەین لەسەر کێشە و گرفتی مامۆسایانی وانەبێژ لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی پێنجوێن کە خۆم لێوێ بۆ ماوەی چەند ساڵێکە لەوێ دەوامەکەم کاک جەلال ئێمە چەندین جار یعنی کە کێشە و گرفت هاتۆتە بەردەممان و بایکۆتی وڵەکانی خوێندن کراوە کە ئێمە بە تاکید حکوومەت و وەزارەتی پەروەردە بە هۆکاری ئەمە زانین یعنی بەلێک تێگەیشتن و کۆبوونەوەمان لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەکان لە قەزاکان لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەکان بەلێک تێگەیشتمان و دڵسۆزیمان بۆ یعنی بۆ تەلەبە بۆ خوێندن نەمان هێشتووە کە پرۆسی پەروەردە پەچی بکەوێت ئەمە چەندین جار یعنی خۆیان ئەو بەرپرسانە بەڕێزیان ئاگادارن کە چەندین جار بایکۆتمان هەڵپەساردووە لە ئەنجامی کۆبوونەوە لێک تێگەیشتمان لە وەسعەکە بەڵام بەڕاستی پێمان وایە ئێستا ئەوانیش گەشتونەتە ئەو قەناعەتەی کە چی دیکە ینی پێویست ناکات داواکاری ئەوەیان لە ئێمە هەبێت کە ئیتر بەم شێوە درێژە بە خوێندن بدەین چونکە بەڕاستی درێژەدان بە خوێندن بەم وەسعی ئێستاکە لە هەرێمی کوردستانی لە قازانج هیچ کەسێکان نییە نە لە سوودی تەلەبەیە نە لە مامۆسایین لە هیچ سوودێکی نییە بۆیە پێمان وایە ئیتر چی دیکە ناکەوینەوە قۆناغی کە لەسەر داوا و پێشنیاری بەڕێوەبەرە گشتیەکان بەڕێوەبەری پەروەردەکان لە قەزاکان یاخود لە دەروی سنتەری پارێزگاکان بچینەوە هۆڵەکانی خوێندن ئەمەش ئێمە هۆکاری یەکەم و کۆتایی یعنی وەزارەتی پەروەردە و ئەنجومەنی وەزیران بە بەرپرسەزانی لەم دۆخەکە دروستە بێ چونکە بەڕاستی چەندین ساڵی عنی کۆمەڵێک بیان و قسەیان هەبوو کە نەیانتوانی و مامۆسایانی وانەبێژ دامەزرێن یەکێک لەوانە قەیرانی دارایی شەڕی داعش نەخۆشی کۆڕۆنا داخستنی سنوور و مەتاڕەکان دابەزینی نرخی نەوت بەڵام خۆشبەختانە ئێستا بینی هیچ یەکێک لەم قسانە و بەهانەی پێشترکەیان بۆ هیچێک لەم پاسەوانە بوونیان نییە بۆی ئێمە پێمان وایە یعنی تاکە چارەسەر بۆ کێشەی مامۆسایانی وانەبێژ تەنها خۆی لە دامەزرانی مامۆسایانی وانەبێژ ئابینێتەوە و ئەگەر ئەمە نەکرێت لە حاڵەتێکە بێگومان ینی دڵنیاتانەکەمەوە کە ساڵی نوێی خوێندن ساڵێکی ئاسایی نابێت بە نسبەت کەرتی پەروەردەوە لە هەرێمی کوردستان و لە سەر جەم پەروەردەکان کێشەی گەورەوە پرۆسەی خوێندن دروستە بێت بۆیە ئێمە ئومێدمان وایە و داوا ئەکەین ئێستا یعنی ئەرچی بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان لێستەوە دەستپێکا کە لە پشوین ئیش بۆ ساڵی ئایندە بکەن ساڵی ئایندە بانێن یعنی لەگەڵ مامۆسای وانەبێژە دامنیشتن و داوای درێژەدانی پرۆسەی خوێندن بکەین چونکە بەڕاستی ینی پرۆسەی خوێن وای لە هاتوێ مەهومان نەزانین ینی قوتابی لە قۆناغی شەشی بنەڕەتی دەرەچێت چێتە نۆی بڵێن دواناوەندی یاخود بنەڕەتی هیچ معلوماتێکی وای پێ نییە لە نۆ دەرەچێت چێتە 12 هیچ وای نەخوێند و خەتای تەلەبەژ نییە و خەتای مامۆساژ نییە تەنها بەرپرس لەم کەیسە وەکو ئاماژەمان پێکرد ینی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی پەروەردە ڕزگار ئاماژەت بەوە کرد سە تا 50 مامۆسای ڕەنگە پەروەردەی پێنجۆ میلا ئین بێ وانەبێژ بێ بایکۆتکەن پەروەردە یا با بڵێن کەرتی پەروەردە لە پێنجۆن پەکی دەکەوێت وڵا نەک ڕەنگە بە تاکید ینی بۆ ساڵی خوێندنی ڕابردوو 2022 ئەم ڕێژە ئەوەوە ینی بە دقیقی 460 وانەبێژ بوونی هەبووە لە بەڕێوەبەرێتی پەروەردەی پێنجوێن لە بەرامبەرە 470 مامۆسای میلاکە بووە و ئەم ڕێژەیە بۆ ساڵی ئایندە بێگومان بەرزە بێتەوە
یعنی ڕێژەی مامۆسانی وانە بێژ بێگومان بەرزە بێتەوە نقلی میلاد و نەقلی میلاکان تەمەەن هۆکارن بۆ ئەوەی کە مامۆسای وانە بێژ لە دەرەوەی سنتەری بارزگاکان زیاتر بوون ئەمە هەر ساڵانە بەردەوام بێ بۆیە بێگومان مامۆسایانی وانە بێژ لە هەموو پەروەردەکان ڕێژەیان زیادەوێ و بۆیە ئێمە هۆژاریە دەینە هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە نزمترین ئاستەوە تاوەکو وەزارەتی پەروەردە ئەگەر ئەیانەوێت ساڵی نوێی خوێندن ساڵێکی ئاسایی بێ بەنسبەت پرۆسی پەروەردە و کەرتی پەروەردەوە چی دیکە نابێ ئەم وەسا ئاوا تێپەڕێ و ئەبێ لە زووترین کاتە بڕیاری دامەزرانی مامۆسایانی وانە بێ زۆر باشە مامۆستا مسلم جەنابتان چیەکەن وەکو پەرلەمان وەکو لیژنەی پەروەردە وەکو پەرلەمانتار بۆی کە پێشەوەی بکەوینە ناو ساڵی نوێی خوێندن و هەڕەشەکانی مانگرتن و بایکۆتی وڵەکانی خوێندن ببنامی واقع چیەکەن بۆی کە پرۆسی پەروەردە لە ساڵی داهاتووە بە ڕێکوپێکی دەست پێ بکەوە چی دیکە ئەم زەربەیە لە هەموو ساڵێک کە دراوە لە کەرتی پەروەردە ئەم ساڵی نەدرێت چونکە لە ئێستەوە مامۆستایانی وانەبێژ هەڕەشەی بایکۆتی وڵەکانی خوێندن دەکەن. بەڵێ کاک جەلال وەک مامۆستا بەڕێزانە باسی زۆر ئاریشە و گرفتیان کرد وەک بەڕێزێکیان باسی کردوتی بەشێکی گرفتەکە بەداخەوە وەک خۆی ڕۆیش لە دەستمان چوو من پێم وایە ئێستاش کات ماوە چونکە خوێندنەوەی دووەم گۆڕانکاری ئەکرێ لە هەموو بڕگە و مادەکانی پرۆژەی یاساکە بکرێ ئەما کەوێتەوە سەر ڕای زۆرینەی پەرلەمانتاران کە ئەگەر هاو هەڵوێز بن لەسەرەوە کە ئەمەش ئەکەوێتەوە سەر جوهدی مامۆسایانی وانە بێژ پەیوەندیەکانیان بینینی پەرلەمانتارەکانیان گەیاندنی داواکاریەکانیان و بە لێژنەکانی پەرلەمان و بە پەرلەمانتاران بە فراکسیۆنە جیاوازەکان ئەمە بەڕاستی ئەتوانین بڵێن ئیش لەسەرەوە بکرێت چونکە خۆیان ئەگەر کار لەسەرەوە بکەن لە جەلسەی دووەمە هەموو بڕگە و مادەیەک ئەکرێ دەستکاری بکرێ و گۆڕانکاری بەسەردادێ وە خۆی وەکەوەی ئێستا هەیە نامێنێتەوە و ئێمەش بەڕاستی ئێمە لە پەرلەمانی کوردستانە لە خوێندنەوەی دووەمە ئەوەی کە داواکاری مامۆسایانی وانە بێژە وەک خۆی ئەیگەێنین دڵنیابن لەوە ئەوەی کە مامۆسای وانە بێژ داوایەکە بە زیادەوە لەلای ئێمە هەیە و ئێمە پەنجاخێنە سەرگرفتەکانی ناوهۆڵی پەرلەمانیشە پشتیوانیانەکەین بەڵام دوای ئەوە ئەکەوێتەوە سەرزەمیری هاوڕێکانی تریژ پەرلەمانتارەکانی تریژ هەتا پشتیوانی زۆرتر بێ بەڕاستی و کاتە کێشەی مامۆسایانی وانە بێژ باشتر چارەسەرە بێ چونکە ئەگەر کێشەی مامۆسایانی وانە بێژ چارەسەر نەبێ بەداخەوە لە ئێستاوە گرفتێکی گەورە بۆ پرۆسی خوێنی ساڵیدا تو دروستە بێ و پێممان وایە بە بایکۆتکردن یاخود بە نەچوونی بۆ هۆڵەکانی خوێندن بە ئەنجام نەدانی ئەرکەکانی خۆیان مامۆسایانی وانە بێژ پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە سەرکەوتوو نابێ وەزارەتیش خۆی باش ئەزانێ کە مامۆسایانی وانە بێژ گرفت ئەتوانن دروستکەن بۆ پرۆسەی پەروەردە بۆیە پێویستە ئەم پرۆسی ئەو کێشەیە چارەسەر بکە یعنی دامانە ئەم ساڵیش مامۆسایانی وانە بێژ چارەسەر نەکرا ساڵێکی تریش یعنی ئەگەر کاک جەلالەت سەیر بکەی پار و پێرار مامۆسایانی وانە بێژ 20,000 بوو یعنی ئەم ساڵ و ساڵی پار 12,000 بۆ 10,000 مامۆسای وانە بێژ زیادی کردووە یعنی ئەمە بە دیوێک لە دیوەکانە زەربەیە لە مامۆسای وانە بێژ دراوە کە قەت حکوومەت ناتوانێت ڕێژە زۆرە دامەزرێنێ و بە دیوێکیش ئەوە ئەسەلمێنێ کە مامۆسای وانە بێژ لە هەرێمی کوردستانە ڕقەمە وەزارەت پێویستی پێێتی ئەمە پێویستیە نەک زیادەیە باشە مامۆستا مسلم ئێوە چیەکەن چونکە بەشێکی کاری پەرلەمانتاری لە کاتی پەسەندکردنی یاسایە دەرچوانی یاسایەک دروستکردنی لۆبیە جەنابتان و هاوڕێکانی دیکرد لە ناو لیژنەکەیە کە لەگەڵ خواست و داواکاری مامۆستایانی وانە بێژن چیەکەن بۆی لۆبی لە ناو لیژنەکان و لە ناو پەرلەمانتار و فراکسیۆنەکانە بۆیان کۆ بکەنەوە چونکە ئەمە تەنها ئەم فشارە بە خودی مامۆستایانی وانە بێژ ناکرێت. خۆی کاک جەلال ئیشکردن لە ناو لێژنەیە ئەکەوێتەوە سەر قورسایی شانی خۆت یعنی ئێستا من لە لێژنەکەیە داواکاری مامۆستایانم گەیاندووە بەڕێزێکی تر لەولا یەکێکی تر لەولا هەمووان پێکەوە هەر کەسەوە بە جۆرێک داواکاریەکانیان گەیاندووە بەڵام بڵێ هەمووان متتەفیق بن لەسەر خاڵێک نا هەر کەسە ڕێیەکی جیاوازی هەیە بە پێی بیر و بۆچوون و دیدی فراکسیۆنەکەی من هەر ئەوە ناتوانم لە لێژنەکەیە قسەی هەمویان قسەی مامۆسایانی وانە بێژ وەکو پردێک بم بۆیان بیگەێنم بە شوێنی خۆیان لە دانیشتنێکی تایبەت لەگەڵ وەزارەتە بیگەێنم بە دەسەڵاتی تایبەت بەڵام بکەوێتە سەرشانی ئەوەی کە خۆم بچم لەگەڵ پەرلەمانتارەکان تر هاوکار بم و داوای پشتیوانیان لێ بکەم من ئەتوانم زیاتر لەسەر فراکسیۆنەکەی خۆمیشی بکەم ئەوەیان زانمکەم ئەوەی ترەکەوێتەوە سەرشانی مامۆسایانی وانە بێژ خۆیان چونکە هەموو فراکسیۆنێک نوێنەری هەیە لە لێژنەکەی ئێمە خۆیان ئەبیستن و حاڵین لە بابەتەکە حاڵین لە گرفتەکە
پێمان وایە کەس ناتوانین کۆڵ لەوەی بکە مامۆسایانی وانەبێژ ئەمڕۆ گرفتەکانیان چین و چۆنیش چارەسەر دەکرێن و چارەسەرەکان چین و ئایا مقداری چارەسەریش ئێستا لە ئێستاە چۆن لە حکوومەت هەرێمی کوردستانەوە شتەکان زۆر وازەحە چونکە مامۆسایانی وانەبێژ گرفتەکە لە 2013 تا ئێستا بوونی هەیە پێمان وایە ئەگەر نیەتێکەوێ بۆ چارەسەرکردن لە ئێستا بەر لە ساڵی نوێ ئەتوانرێ بەڕاستی بڕیارێکی زۆر زەریعانەوە بڕیارێکی زۆر دڵسۆزانە بدرێت لەم بوارە ئەم کێشەیە چارەسەر بکرێ چونکە بە نەزەری بەندە مانەوەی گرفتی مامۆسایانی وانەبێژ ساڵ بە ساڵ دڵنیابن گرفتەکە گەورەترەکە و ڕێژەکە هەڵکشانی زیاتر بەخواوە بینێ و بۆ ساڵانی داهاتوو زەختێک دروستەکە لەسەر وەزارەتی پەروەردە پێمان وایە پرۆسی پەروەردە لە زۆر قۆناغا شکست پێدەهێنێ. زۆر باشە من زۆر سپاس دەکەم مامۆستا مسلم سپاس دەوەی کە لە هەولێرەوە لەگەڵ ما بچکە دەرفەتم نییە بگەڕێمەوە لای جەنابەت. مامۆستا محەممەد پلانتان چییە و وەک مامۆستا مسلم ئاماژەی پێکرد دەرفەت ماوە خوێندنەوەی دووەمی یاساکە ماوە پرۆژە یاساکە سەردانی فراکسیۆنەکانەکەن هەست دەکەم بێهیوا دیارن لەم بێهیوایی نییە واقع بینینە بێهیوا نابین ئەوەی کە بینیوتانە واقعەکەی کامەیە لەوەی کە پێتان وابێ ڕەنگە لە یاساکەیان مافەکەتان بۆ دەستەبەر نەبێت بێهیوا بین خۆپیشاندان ناکەین بڕامان بە خەباتی مەدەنی نامێنێ بڕامان بە فشاری مەدەنی و سەرشەقام و بایکۆت نامێنێ ئێمە بێهیوا نین ئەوەمە کۆمەڵێک گەنجین دەبوو حکومەت هەرێمی کوردستان دەستی ئەم مامۆستا وانەبێژانی ماچ کردایە ئەوە ئەو 3465 مامۆسایەن کە ئەم وڵاتیان جێ نەهێشتووە و ماونەتەوە بۆ ئەوەی پەروەردەی مناڵەکانی ئێمە بکەن یعنی داواکردنی دامەزراندنی مامۆسایانی وانەبێژ ئەسڵەن داواکاری نییە نابێ ئەمە داوا بکرێت ئەمە ینی تەحسیل حاصڵە ئەبێت تۆ زۆر 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 بە شێوازێکی ئاسایی ئەم شتە جێبەجێ بکەیت ئەسڵەن ئاساییەکە ئەوەیەکە دەبوو ئەم مامۆستا وانەبێژانە هیچیان بەخۆیان نەزانی باە لە پەروەردەوە دابمەزرانە چونکە پێویستی نە وەزارەتی پەروەردەن ئێستا تۆ ئەو داواش ئەکاکەوێ یعنی لە دنیا نەبووە تۆ لەسەر سینێک داواکارێک پێشکەش بکەی 530 تا ئێستا یاداشمان داوە 530 یاداش داوکی من ئەمەوێت لە ناو وەزارەتەکەی جەناب تا خزمەتت بکەم و خزمەتی مناڵەکانی خۆم و تۆش بەیەکەوە بکەم تۆ بڵێ نەخێر من نامەوێ و بشتەوێ و پێویستیش بێ نا بێهیوایی نییە کاک جەلال بەڵام واقع بینینە واقع بینینەکە ژەوەیەکە سەردانیکردنی فراکسیۆنەکان بۆیە سوودینە لەبەر ئەم فراکسیۆنە هەمووی گوشراوی حیزبێکی سیاسین لە کوردستانە ئەوە هەموو کەس زانێ و ئێمە ئەزانی کە پەرلەمانی کوردستان و ئەو فراکسیۆنانی کە لەناو دەسەڵاتان ناتوانن پشتگیری پڕۆژە یاسایەک بکەن ئەگەر لە حکومەتەوە حیزبەکەی و ئایدیاکەی خۆی لەسەر ئەمە ئۆکەی نەدا باشە یعنی گوێگری یەکەمی فراکسیۆنەکان ئەوان کە لە حکومەتان نەگە و لایەنانی کە دڵسۆزانە ئیش بۆ مامۆستانی وانەبێژەکەمە پێزانینمان هەیە هەمیشە لە کەوانەیەەکە ئەوانە نا ئێمە ئێستا گەیشتونەتە خۆناغێکە لە دەرگادانی پەرلەمانمان کۆتایی هاتووە و سەردانی لێژنەی پەروەردەکەینەوە و هیچ کات بۆ هیچ شوێنێک بێومێت نابین بەڵام ئیشی سەرەکی ئێمە لە ناو وەزارەتی پەروەردە و لە ناو ئەنجومەنی وەزیرانە و ئەنجومەنی وەزیران و بەتایبەت وەزارەتی پەروەردە هەست بە برینی خۆیەکە باشە 3465 مامۆستای وانەبێژ دەرز بۆ تۆڵێنەوە ئێستا وەزارەت پلانی چییە بۆ ساڵی داهاتوو بابەتەکە ئەمەیە وەزارەت ئێوێ بێژنگێک لەو 3465 مامۆسایە بدا کە ئەگەر هەندێک پسپۆڕی ناپسپۆڕی یعنیەوەی کە بە هیچ جۆرێک شمول ناکە بۆ کاری وانەبێژی تەنانەت لە کۆبنەوەی خۆیان ئاگادارین کە بەشێکی پسپۆڕەکان وەکو مامانی وەکو سەرکردن وەکو کارەبا وەکو هەندەسا ئەمانە هەمووی کراونەتە مامۆستای وانەبێژ لە پەروەردەکان ئێمە چێ کردوێتی غەیر ئەوەی کە بەڕێوەبەری پەروەردەی شوێنێ قەزایەک ناوشارێک کردوێتی بە مامۆستای وانەبێژ غەیر ئەمەیە ببوورە ئەگەر وەزارەت پرسیارەکەت بیر نەچێتەوە ئەگەر وەزارەت پلانی هەیە بە بۆنەی ئەم پاکتاوکردنەی مامۆستایانی وانەبێژەوە کە هەمووی بە ئیمزای بەڕێوەبەری پەروەردەیەک بۆ مامۆستای وانەبێژ و هەمووی پێویستیەک لەو شوێنە کردوێتی بە مامۆستای وانەبێژ ئەگەر بەمە دەیەوێ ڕێژەی مامۆستایانی وانەبێژ و ئەوانی چەند ساڵ خزمەت ئەکەن و پسپۆریەکانیان دەرەوەی پسپۆری پەروەردەیە بەڵام لە لادەیەکی دوور پێویستە و ئەو لای بەرێ ئەمە پێی ناوترێ خزمەتکردن و ئیشکردن بە مامۆستایانی وانەبێژ و نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ و مامۆستایانی وانەبێژی بەگشتی قبول ئێمە ناکەن دەبێت لەسەر ئەساسێکی عادیلانە بەپێی پۆڵێنبەندی بەپێی ساڵانی خزمەتت
بەپی پسپۆریەکەت مەسەن ڕێژەیەک دابنرێ پێشنیارەکەی نێمە ڕێژەیەک دابنرێ پسپۆریەکەت لە سەتا ئەوەندەی لەسەر بێ خزمەتی چەند ساڵی وانەبێژی لە سەتا ئەوەندەی لەسەر بێ دووری لە سنتەری شارەکانەوە گرنگە خێزانداری گرنگە بەم شێوازە بێ ئێمە پێشوازی لە هەر پرۆژەیەکەکەین کە لە وەزارەت و ئەنجومەنی وەزیران بەم شێوازە ئیش بکات. زۆر باش بە من ئەم پرسیار سیاسیان بۆ جەنابەت بێ مامۆستا دەستێوەردانی سیاسی لەمەیە هەیە وەک ئەوەی کە مامۆستا محەممەد زەڵێ ئەمە زۆرجار دەگەڕێتەوە بۆ بڕیاری حکوومەت یا حزبەکانیان باوەڕتان بەوە هەیە کە دەستێوەردانی سیاسی لە مۆزوعەیە هەیە یاخود ناوە هەروەها بۆچی ئێوەش سیاسیانە مامەڵە ناکەن واکتە لە سلێمانین سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن لە هەولێرم پێویستان بە دەنگی پەرلەمانتارانی پارتی سەردانی پارتی بەرپرسانی پارتی بکەن بۆچی ئەمە ناکەن چکە دوجار ئەمە گرفتی تەنها شخصێک نییە تا بڵێ من نامێ بچمە لای یەکێتی و پارتی واقعیا کە ئێوەی تایە و دەسەڵاتێک و واقع لە یەکێتی و پارتی پێگاتووە. بەڵێ کاجلا ڕوونە هەموو کایەکانی ئەم وڵاتە بەڕاستی ینی دەستی حیزبی تایە بە گومانی تیان نییە بەڵام ئێمە یعنی نەوەستاوی لە وڵەکانمان سەردانی هەموو لایەنەکانمان کردووە بەردەوامیشین بەڵام پێمان وایە ینی ئەگەر بڕیارە ینی یەک ئیدارەی لە هەرێمی کوردستان بوونی هەیە ئەوە بەڵێ ئێمەش لەگەڵ ئەویین و بەڵام بەرپرسی یەکەم وەکو وتم لەم کەیسیوان مامۆسانیوانە بێش ئەنجومەنی وەزیران وەزارەتی پەروەردەیە باسیە خاڵەکەم کاک جەلال زۆر کات ینی بەرپرسانی ئەم حکوومەتە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەراورد دەکەن بە هەندێک لە شار و وڵاتە پێشکەوتوەکانی دنیا لەکوێی دنیا هەبووە مامۆسایەکی خانمێک لە دوای منداڵبوونی کاتێکە دووجانە بێت لە دوای منداڵبوونی بە 21 ڕۆژ بتوانێت بچێتەوە پەیوەندی بکاتەوە لەکوێی دنیا هەبووە دوای خزمەتکردنی چەندین ساڵوانە بێژی مامۆسا کە خزمەتی کردووە یعنی زۆر کات بەرپرسانی وەزارەتی پەروەردە با باسی ئەوە بکەم بڕیاری ژمارە 14 بەدەستکەوت بۆ مامۆسانی وانە بێژەزان کە ئێمە نە لە کاتی خۆیان و نە لە ئێستش ینی پێمان وا بووە تەنها چارەسەرێکی هەنووکەی قۆناغەکەیە ئەجینا چارەسەری هەمیشەیی بریتە لە دامەزرانی مامۆسانی وانە بێژ بەڵام یادی بەڕێز وەزیری پەروەردەیە خەینەوە کە لەژێر سایه بڕیاری ژمارە 14 کە خۆتان دەرتان کرد و هەمومان زانین دەق یاساکە چۆنەوە بە چ جۆرێک ئەبوایە دەبوو جێبەجێ بکرایە بەڵام لە سایی بڕیاری ژمارە 14ەوە ئەمڕۆ و دوێنێ پارەی مامۆسانی وانە بێژ لە هەندێک پەروەردە دابشکراوە بەداخەوە خاڵێک تر یعنی بۆ نمونە کە ئەم نمونەیە باسەکەم زۆرینەی پەروەردەکان حاڵیان لەمەی ئێستا باشتر نییە کە باسیەکەم لە سنووری بەڕێوەبەرێتی پەروەردەی پێنجوێن باس بکەین لە کۆی 81 ناوەندی خوێندن حەڤە ناوەندیان تێکڕای مامۆساکانی و تەنانەت دەستەی ئیدارەش مامۆسای وانە بێژەی بابڕێەوە و ئەم ڕێژەیە بۆ ساڵی ئایندە ساڵی نوێ خوێندن بێگومان لە زیادبوو نابێت ینی بێگومان زیادەکان بەتاکید مامۆستا مستەفا ئاماژەی پێکرد لە 20 تا بۆ ئێستا گەشتووەتە 30 بەتاکید بۆیە ئێمە پێمان وایە یعنی تەنها چارەسەر بریتە لە دامەزراندنی مامۆسایانی وانە بێژ بۆ ئەم قۆناغەوە هیچ شتێکی تر چارەسەری کێشە و گرفتی مامۆسایانی وانە بێژ ناکات و بە هەموو شێوەیەک بیرکردنەوە وەکو یعنی ڕوونمان کردەوە بڕیاری ژمارە 14 شکستیەنە و نەیانتوانی جێبەجێ بکەن یعنی بۆ ماوەیەکی کاتیش نەیانتوانی پابند بن پێوەی کەواتەم بڕیارە شکستیەنە بۆیە بە هەموو شێوەیەک وەکو مامۆسایانی وانە بێژ بیرکردنەوە لە تعدیلی ژمارە 14 وەزارەتی دارایی بە هەموو شێوەیەک بۆ ساڵی نوێی خوێندن ڕەتەکەینەوە یعنی هەرچۆنێک دەستکاری بکەن بیانەوە ساڵی نوێی خوێند بەوە بەڕێ بکەن بێگومان ڕەتەکرێتەوە و تەنها بڕیاری دامەزراندنی مامۆسایانی وانە بێژ چارەسەری کێشەی مامۆسایانی وانە بێژ مامۆستا محەممەد زۆر بە کورتی یەک خولە چکە هیچ دەرفەتی دێڕم وڵاوی سمی ئیزافەیە بکەم هەتا ئێستا نوێنەرانی مامۆسایانی وانە بێژ ویستویانە زۆر پیشەیانە ئیش بکەن یعنی مەسەلەی پەروەردە شوێنێکی مقدسە کە هەرگیز تێکەڵاوی لایەنی سیاسی و ئەحزابی سیاسی و ئەوانەمان نەکردووە زۆر پیشەیانەوی سومانە بەو خاوێنیەی خۆی یعنیگەر تێبینیتان کرد بۆ میدیاکار سەردانەکانمان هیچ کاتێک تا ئێستا سەردانی سیاسی نەبووە خۆ لەبەر دەممانە خۆمە واقعەکەشە بینین بەڵام هەمیشەوی سومانە لەناو چوارچەوەی پەروەردەیە بتوانین بە مافەکانی خۆمان لاخیرا بەس زۆر بە کورتی پێم بڵێ ساڵی نوێی خوێندن بەم شێوازە مانگرتن و بایکۆتە وەڵاهی بەتەنیا مامۆسایانی وانە بێژ نییە بەرواری 38 کە ئەمە حەزەکەم زانیارە بدەم 38 پەروەردە مامۆسایانی دامەزراوی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا و مامۆسایانی وانە بێژ ممکنە بچنە ڕیزیانەوە ئەگە داواکارەکانمان جێبەجێ نەکرێ ئەوان بۆ پلەبەرزکردنەوەی خۆیان کە دەمێکەوە ساوە گومانم نییە لە یەک شوێنەوە ئەم گۆزەیە کونیتیانە و ئەگەر بەم شێوازە بەردەوام بێ بە تەکید بەش بە حاڵی خۆمان ئێمە بایکۆتی پرۆسەکە مامۆستا محەممەد سپاس دەکەم مامۆستا ڕزگار زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مسلیم کە لە هەولێرەوە میوانمان بوون ئازیزان سپاس بۆ ئێوەشتام ساتە بینەر بوون بەخوای گەڕۆ مێرەبانتان ئەسپێرم ماڵچاناوە